اما ورزي بايزو زستاندي عادة فيروسات زورة بيه بله فيروسات انواع فيروسات بودي باشا او فيروسات عادة نقلة بيه كسيك وبو كسيك اگر گەورەکە شەی گرێ زۆر داکە لە منداڵەکە دەبیستەوە بەڵام زۆربەی هینن مناڵەکان دەیگرن زۆربەی مناڵەکان لەبەروی بەرگریان تەواو نییە زۆربەی مناڵەکان دەیگرن ئێمە دووشتمان هەیە ڤایرۆسمان هەیە میکرۆبمان هەیە ڤایرۆس و میکرۆب باشە ڤایرۆس خۆ علاجی نییە ئەگەر علاجی هەبووە وەختی خۆی کۆڕۆنا علاجیان دەکرد نەیان دەکرد بەو هەراهوریایە ڤایرۆس علاجی نییە تەنها بەس ئەوەیە ڤاکسینە پێڵێ علاجی نییە ئەگەر خۆشت بکوژی علاجی نییە باشە ئێمە پێیان ئەڵێن کایە ڤایرۆس علاجی نییە باشە دکتۆر بزانی ئەو ڤایرۆسیتیان میکرۆبە چۆن بزانێت لێرە مناڵەکەی دەبینێ سەرمای بووە مەسەن ڕۆژێکە دوو ڕۆژە سێ ڕۆژە چوار ڕۆژە پێنج ڕۆژە شێش ڕۆژە حەوت ڕۆژ مناڵەکەی نەخۆشە باشە کۆخی هەیە کای هەیە باشە بەڵام نەگەشتە ڕادەیەک کە مناڵەکە بکەوێت تێگەی نەگەشت مەسەن تای هەیە و خوارد نەخوارد و حرەکەتەکە تایەکی چاکە بێتەوە بە دەرمان و دوای دێتەوە باشە ئەوە زۆربەی زۆری ڤایرۆسە و خۆی وەرزشەکە هەر وەرزشی ڤایرۆسە ئەمن بۆ بڕۆم پەلاماری شروعی ئیلتیابات بدەم بۆ بڕۆم لە سەر دەرگای شروعی ئیلتیابات بکڕم ئێوە کارت چێە ئەوە وا لە مناڵەکە ئاکە گەدەی وێرانەکە و دومنی بێ سوودە سوودی نییە ئەتو نەخۆش دێ بۆلام ئەڵێ ئەوە هەفتەیەکە دەڕۆژدە من دەرمای ئەم بە مناڵەکەم چاکیش نەبووتەوە دەرمانەکان چییە؟ ئەوە نازانم دەرمان نوعی ئیلتیاباتە و نوعی ئیلتیابە ئەمن ئەڕۆم باشە بۆ ئەوەت کردووە وتی وەڵڵەهی غێر بۆیان نووسیم بۆ وتم نابێت دایە ئەتوو ئەگەر مناڵەکەت زۆر نەخۆش بێ ئەگەر گومانی ئیلتیاباتی میکرۆبت هەبێ بڕۆ فاسێکی بڕۆ فاسێکم بۆ بکە فاسەکەی یێتەوە هیچ مشکلی نییە میکرۆبی نییە تەنها ڤایرۆسی هەیە و تاکەی هینی ئەوەیە کۆخەکەشی ئەوەیە بەڵام کۆخەکەی نی ئەم ساڵ کۆخەیەکی بەخۆتە چاک نابێتەوە چەند دەرمانی دەداتێ چاک نابێتەوە چەند عیلاجی دەداتێ چاک نابێتەوە بەڵام لێرە خەڵکەکە سەبری نییە مشکلەوەی سەبریان نییە دانانیشن بەرامبەر مناڵێک حەوت ڕۆژ هەشت ڕۆژ کەم مادە هین پڕۆی تەڕ بکەن و شروع بدەنێ و ئاگایان لێ بێ باشە ئاینە بە 24 ساعت چکە احتیمالە دەکەوێتە سەر مۆزوعی جەرگانێ خەمی بۆ دەخوات و مناڵەکەم بۆ وایە سەر ئەو بابەتەی کە پێویستە بە عەقڵ بڕیار بدەین نەک بەدڵ آخر ئەوەیە لێرە ئەبێ یعنی ئێمە بۆ دائما ڤیدیۆاتەکەین دائما قسەکەین حتا بڕک خەڵکەکە حەقی خۆیەتی خۆ مناڵم یعنی خەڵکەکە بە قەسی واکە حەق خۆیت یعنی تەلەڤیزیۆن نییە بەحسی ئەو شتە بکات شتێک نییە دەوراتێک نییە بەحسکە و دوو منش ئەو ملەتە ملەتی ینی خوێندەوار نییە وا بڵێن ینی ملەتێکە حەزی لە خوێندن نییە بەڕاستی پێ بڵێ کورد زۆربەی زۆری حەزی لە خوێندن نییە ئەگەر حەزیش لێ بواە ئێمە نمونەمان هەیە مەکتەبەکان پڕ بوون لە خەڵک کتێبیانەکڕی بەڵام بڕۆ مەکتەبەکانمان ئەوی لە هەولێرە هەمووی چۆڵە تەنها تەلەبەیەک تو تەلەبەیە ئەوی لە کولەیە ئیشی بە کتێبە ڕای خوێن بەڵام بڕۆ بۆ ئەڵمانیا بڕۆ بۆ مەکتەبەکانی ئەڵمانیا دەبینی ژنە و منداڵە و گەورەی ئەو پیرەمێرد و ئەوان هەمووی کتێبەکڕن کتابی سیاسی بێ خواردن بێ سەقافەت بێ پەروەردە بێ ژن حاملێ دەڕوا کتابی هی ئەکرێ کتابی پەروەردەی مناڵەکڕێ یانی کتابی خواردنی مناڵەکڕێ باشە یعنی سەقافەتیان هەیە ئەو نەوعە ملەتە فەرقی هەیە لەگەڵ ئێمە ئەبێ خۆمان هەوڵ بدەین یان وەکو دکتۆر ئێمە ئەرکی خۆمانە ئەبێ بڕێک ئەرکی خۆمان ئەوان ناتوان بخێن ئێمە بە قسە پیان بڵێ باشە حتا بزانن چۆن مناڵی خۆیان پەروەردە بکەن